ئەم کەناڵە ئۆڤەرێکی زۆر ناوازە و تایبەتی بۆتان ئامادە کردووە. تەنها سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و ببنە براوەی $50 کارت. ئەو کەسەشی کە دەبێتە براوە بە دڵی خۆی دەتوانێت داوای کارتی ئینتەرنێت بکا یاخود کارتی مۆبایل. تەنها پێویستە ئەم کەناڵە بگەێنین بە 10,000 سەبسکرایب. ئەو کاتا تیر و پشکەکە ئەنجام دەدا. بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. بسن سەبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. بەو جۆرە ناوتان دەسێتە تیر و پشکەکەوە بۆ بردنەوەی کارتەکان. هەروەها کەناڵێکی زۆر ناوازەیە دەربارەی مۆبایل. دڵنیام لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. دەمەترسیدارترین ڕووداوەکان بەهۆی یاری سپێنەر. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم چەند ساڵی پێشوودا یاریەک بە شێوازێکی بربڵاو ناوبانگی لە جیهاندا پەیدا کرد و بێگومان کوردستانیش لەو ناوبانگە بێبەش نەبوو و کەسانێکی زۆر بەکاریان دەهێنا. ئەویش یاری سپێنەرە و لە سەرەتادا دەیانگوت کە ئەمە یاریەکە ئارامی بە مێشکرد دەبەخشێ و هیچ ڕێگریەکی تێدا نەبوو لەوەی منداڵیش بەکاری بهێنێت و کاتەکانی پێبەسەر ببات. بەڵام لە هەندێک حاڵەتدا ئەم یاریە دەبێتە مەترسیەکی ڕاستەقینە بۆ سەرژانی منداڵەکان و چەندین ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە، وەک ئەو ڕووداوانەی کە پاشکەمێکی تر باسییان دەکەم. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵەی تەنیشی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکە بکەین. ژمارەدا ئەو منداڵی خەریک بوو چاوەکانی لە دەست بدا بەهۆی یاری سپێنەرەوە. دایکی ئەم منداڵە کە ناوی مالی بوو زۆر خەمی خوارد، چونکە بینی منداڵە 11 ساڵانەکەی کەمێکی مابوو هەتا چاوەکانی لە دەست بدا. ئەویش کاتێک خەریک بوو فەنێک لە ڕێگەی سپێنەرەکەیەوە ئەنجام بدا. گوتی منداڵەکە خەریک بوو جوڵەی سەیری بە سپێنەرەکە ئەنجام دەدا و سپێنەرەکەی بۆ ئاسمان هەڵدا بوو، بەڵام دواتر نەیتوانی بوو سپێنەرەکە بگرێتەوە، بۆیە سپێنەرەکە بەر لا چاوێکی کەوتبوو و کاتێک هێنایان بۆ نەخۆشخانە پزیشکەکە پێیانی گوتبوو کە ئەم منداڵە زۆر بەبەخت بووە، چونکە ئەگەری هەبووە بۆ هەمیشە ئەو چاوەی لە دەستدایە و دایکەکە لەو ڕۆژەوە یاری سپێنەری بە هەموو جۆرێک لە ماڵەکەیدا قەدەغە کردووە. ژمارە 9 کچە بچووکەکەی تێکساس کە بەشێکی لە سپێنەر قوددا بوو. یاریەکانی سپێنەر هیچ ئاگاداریەکی تەمەنی بەکارهێنانی لێ نەنووسراوە، بۆیە هەر یەک لە کالی و جۆی یاری سپێنەریان بۆ منداڵەکەیان کڕی بوو بەبێ ئەوەی بیر لە هیچ شتێک بکەنەوە و دوای هاتنەوەیان لە مەلەوانگە هەردوو منداڵەکانیان لە نێو ئۆتۆمبیلەکە دانابوو و کاتێک منداڵەکانیان لە کورسی دواوی ئۆتۆمبیلەکە دانیشتە بوون بۆ بەسەربردنی کاتەکەیان یاریان بە سپێنەر دەکرد. لە ناکامێکدا دایکەکە گوێی لە دەنگێک بوو وەکو ڕشانەوە وابوو. دایکەکە ڕووی کردە دواوە، بینی منداڵەکەی ڕەنگی ڕوخساری سوورەوە ببوو و لیک لە دەمی دەهاتە خوارەوە و بە قورسی هەناسەی دەدا. بەڵام بای ئەوە توانی قسە بکات و دایکی لە باسەکە تێبگەێنێ. زۆرێک لە یاریەکانی سپێنەر دەتوانرێ پارچە بکرێ و کاتێک منداڵەکە سپێنەرەکەی خاوێن دەکرد یەکێک لە بەشەکانی سپێنەرەکەی لە نێو دەمی دانابوو و بە بێمەبەست قوتی دابوو و ڕاستەوخۆ دایکەکە داوای ئەمبڵانسی کرد و منداڵەکەیان بر بۆ نەخۆشخانە. دواتر پشکنینەکان ئەوەیان ئاشکرا کرد کە سپێنەرەکە لە قوڕگی گیر بووە و پێویستی بە نەشتەرگەریەکی خێرا بوو هەتا توانیان دەری بهێنن. ژمارە 8 خنکان بەهۆی سپێنەرەوە. ئافرەتێک بە ناوی جولی گوێی لەو چیرۆکە بوو کە بەسەر کچەکەی تێکساسدا هاتبوو بەهۆی یاری سپێنەرەوە کە سپێنەرەکەی قوددا بوو و دواتر بە نەشتەرگەری دەریان هێنا و کوڕێکی هەبوو بە ناوی کایدۆن کە تەمەنی 5 ساڵ بوو، بۆیە ئاگاداری کردەوە کە یاری مەترسیدار بە سپێنەر نەکا. بەڵام چیرۆکی کچەکەی تێکساس کایدۆنی نەترسان، بۆیە چوو هەمان کاری ئەنجامدا و تووشی خنکان و هەناسە تەنگی بوو و ڕەنگی ڕوخساری سوورەوە ببوو و نەی دەتوانی قسە بکە و دایکی بە خێرایی گواستیەوە بۆ نەخۆشخانە و دوای چاکبوونەوەی کوڕەکە
جولی گوتی هیچ بیرۆکەیەکی ئەوەم نەبوو کە سپێنەر بریتیە لە چەند پارچەیەکی جیاواز کە دەتوانرێت بەش بکرێ. گوتی ئەگەر بم زانیایە ئەم یاریە بەم شێوازە مەترسیدارە هەرگیز ڕێگەم بە کوڕەکەم نەدەدا بەکاری بهێنێت و یاری پێ بکات. ژمارە 7 ددانشکاندنی منداڵێکی بچووک. منداڵێک تەمەنی 9 ساڵ بوو و ناویشی ئەلێکس بوو. ڕۆژێک لە ڕۆژان دایکی سپێنەرێکی بۆ کڕی و دایکی گوتی کە هەموو هاوڕێکانی منداڵەکەم لە قوتابخانە خاوەنی یاریەکی لەم جۆرە بوون و هیچ مەترسیەکەم تێیدا نەدەبینی، بۆیە بڕیارمدا منیش یاریەکی لەو جۆرە بۆ منداڵەکەم بکڕم. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دایکەکە خەریکی لێخوڕینی ئۆتۆمبیل بوو و منداڵەکەشی یاری بە سپێنەر دەکرد. لە ناکامێکدا دایکەکە گوێی لە هاواری منداڵەکەی بوو کە دەیگوت دایکە ددانم ئازارم دەدا. دایکەکە ڕووی کردە دواوە، بینیتی منداڵەکە بەشێک لە ددانەکانی لە نێو دەستێتی. دایکەکە باوەڕی نەدەکرد کە یاریەک نرخی تەنها $5 بێ، زیانی هەزارەها دۆلاری پێگەیاند، ئەوش لە ڕێخستنەوەی ددانی منداڵەکەیدا لای پزیشکی ددان. ژمارە 6 منداڵێکی بچووک پێویستی بە دوورینەوە بوو. ئەماندا پۆستێکی کرد لە فەیسبوک کە وێنەی کوڕە بریندارەکەی خۆی بڵاو کردەوە و ئاگاداری دەدا لە یاری سپێنەر و بەگەڕانەوە بۆ جۆ کوڕەکەی یاری بە سپێنەر دەکرد و هەوای پەستێوراوی بەکاردەهێنا بۆ سوڕاندنەوەی و دوای چەند خولەکێک پلاستیکی سپێنەرەکە تەقی و لێوی سەرەوەی بریندار کرد و باوکو کوڕەکە ڕۆشتە بەشی فریاکەوتنی نەخۆشخانە و پێویستی بە دوورینەوە بوو و تووشی حاڵەتێکی مەترسیداری کرد. ژمارە 5 ئەکتەرێکی ئێرلەندی تووشی پێکان بوو لەسەری. ئەکتەرە ئێرلەندیەکە وێنەیەکی بڵاو کردەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام دوای چاکبوونەوەی لە پێکانێک لەسەریدا و هۆکاری برینداربوونەکەشی بریتی بوو لە یاری سپێنەر لە کاتی بوونی لەگەڵ کوڕەکەی لە یەکێک لە دوکانەکان لە ناوەڕاستی شاری کۆرکی ئێرلەندی کۆنتڕۆڵی سپێنەرەکەی لەدەستدا و بەرپشتی گوێی کەوتە بوو و ڕۆشنە نەخۆشخانە و پزیشکەکان پێیان گوتووە کە تووشی شڵەقانی سەر بووە و پێیان گوتووە کە پێویستی بە 2 هەفتە پشودانە بۆ چارەسەری تەواو و بەهۆی ئەوەش بۆ ماوەیەک لە ئەکتەری و کاری هونەری دوورکەوتەوە و دابڕا. ژمارە 4 گڕگرتنی سپێنەر. ئافرەتێک زانیاری دەربارەی ئەو یاریە بیست بوو و وای بیرکردەوە ئەگەردانەیەکی هەبێ یارمەتی دەدا لە تەرککردنی جگەرە و ئەگەر بە دەستی سپێنەر هەڵبگرێت و خۆی پێوە سەرقاڵ بکە ئەوە کاتی بۆ جگەرە نابێ و یەکێک لەو سپێنەرانی کڕی کە بلوتوزی پێوەیە و دەیتوانی کۆنێکتی موبایلەکەی بکە و وەکو سپیکەرێک کار بکە و لە دوای تێپەڕبوونی 30 خولەک لە بەکارهێنانی سپێنەرەکە لە ناکاودا گڕی گرت. ژمارە 3 کچێک پارچە ئاسنیەکی سپێنەر قوت دەدا. پیاوێکی ئاگر کوژێنەوە باوکانی لە سپێنەر ئاگادار کردەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە. نووسی بووی کچەکەی بە سپێنەر یاری کردووە لە کاتی قسەکردندا و لەو کاتەدا پارچە ئاسنێک پەڕیوە لە سپێنەرەکە و چۆتەتە ناو دەمیەوە. کچەکە تا نزیکی ئۆتۆمبیلەکە هەر قوڕگی خۆی گرتە بوو، بۆیە باوکی بە ناچاری فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجامدا بۆ ئەوەی هەناسە وەربگرێتەوە و گواسترایەوە بۆ ژووری فریاکەوتنی نەخۆشخانە بۆ دڵنیابوون لەوەی پارچە ئاسنەکە لە سیەکانیدا گیر نەبووە. دوای ئەنجامدانی پشکنین دەرکەوت کە پارچە ئاسنەکە لە ناو گەدەی گیری خواردووە. ژمارە 2 گڕگرتنێکی تری سپێنەر. ئافرەتێک دەڵێ لە کاتی تەواوبوون لە ڕێخستنی ژوورەکەی بە تەمای چوونە دەرەوە بوو لەگەڵ کوڕەکەی لە ناکاودا گوێبیستی هاواری منداڵەکەی بوو کە وتوێتی ئاگر کەوتەوە دایکە ئاگر کەوتەوە. کاتێ دایکی چۆتە نهۆمی خوارەوە بینیوێتی کە پارچە بلوتوزی ناو سپێنەرەکە گڕی گرتووە و لە کاتی ئاگر کەوتنەوەکە سپێنەرەکە لە ژێر بارگاوی کردنەوە بوو. ژمارەیەک کچێک چاوی بریندار دەبێ. ئەو کچە لە ڕێگای یوتیوبەوە شتەکەی بڵاو کردەوە بۆ ئەوەی خەڵکی مەترسی سپێنەر بزانن. گوتی کە یاری بە سپێنەرەکەی دەکرد لەسەر دەستی لە ناکامێکدا دەرپەڕیوەتە ئاسمان و بەرچاوی کەوتووە و تووشی زیانێکی زۆر بووە لە چاویدا کەوەکو خوێن سوورەوە بووە، بۆیە پێویستی کرد کە ڕاستەخۆ بچێتە لای پزیشک و نەشتەرگەری ئەنجام بدات. بەڕای تۆ کام لەم ڕووداوانە لە هەمووی مەترسیدارتر بوو و ئایا دوای بینینی ئەم ڤیدۆیە سپێنەر یاریەکی مەترسیدارە بەلاتەوە یاخود نا؟ هیوادارم هەموو ڕاوپێژنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا
و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆمان هەیە ئەوە دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.